سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویست، خۆشحاڵم بە بەرنامەیەکی دیکەی دیدار و ڕابەوە ئەبمە میوانی ماڵەکانتان. لە ئەڵقەی ئەم حوتووەماندا میوانداری زۆر بەڕێز، هونەرمەندی ناسرا و سرودبێژی شۆڕەژگەر و بەتوانە کاک غوڵام عەلی ئاتەشی ناسراو بە کاڵێ ئەبین و سەبارەت بە کارە تازەکانی کە لە چوارچێوەی سیدیەکدا بە ناوی باران لە ساڵی 2023 بڵاوی کردوێتەوە و کاریگەری شۆڕشی ژینە لەسەر هونەر و هونەرمەندان بەگشتی و توێژێکمانە بێت. لەگەڵمان بن بۆ بینینی ئەم توێژە. بەڵێ خۆشەویستان، زۆر سپاس کە بینەرمانن. پێش لە دەستپێکردن بە بەرنامەکەمان هونەرمەندی شۆڕژگەرمان کاکاڵێ بۆ هاوخەمی لەگەڵ قوتابیانی ژاراوی کراوی ئێران کە لەم ماوەیەدا ژاراوی کراون سرودێک بە ناوی کیژان و کوڕانی سەرشەقام پێشکەشتان دەکات. جا ڕۆینە سەر پرسیارەکان. کیژان کوڕا سەرشەقام دەچن دەبرێن شەقام شەقام کیژان کوڕا سەرشەقام خەباتەکەن بە دڵیان بۆ ئاسادی ژن و ژیان بۆ نامانی داگیرکەران بۆ نامانی چاوشێنەران بۆ نامانی دیکتاتۆران دیوارانی لەسەر شەقام دەچن دەبرێن شەقام شەقام ئازارگەستا تین و برسی شۆردەوری بێ پڕما ترسی ئازارگەستا تین و برسی شۆردەوری بێ پڕما ترسی شۆردەوری بێ پڕما ترسی کیژان کوڕان لەسەر شەقام دەچن دەبرێن شەقام شەقام کیژان کوڕان لەسەر شەقام خەباتەکەن بە دڵیان بۆ ئازادی ژن و ژیان بۆ نامانی داگیرکەران بۆ نامانی چاوشێنەران بۆ نامانی دیکتاتۆران بۆ نامانی دیکتاتۆران زۆر هەڵدڕان لەسەر هەردان جستەیان گەشەی داو دەدان گازی فرمێز گولەی ژەهرا و سەدان هەرس هەر بەسەریان گازی فرمێز گولەی ژەهرا و سەدان هەرس هەر بەسەریان کیژان کوڕان لەسەر شەقام خەباتەکەن بە دڵیان بۆ ئازادی ژن و ژیان بۆ نامانی چاوشێنەران بۆ نامانی دیکتاتۆران بۆ نامانی دیکتاتۆران بۆ نامانی دیکتاتۆران سەدام دەمدێن شکەندەری بە کۆسپانان گاتێپەرین ئەمڕۆ بەخدا و خاراوترێن مەرگەمرێنێن خۆ نامرێن مەرگەمرێنێن خۆ نامرێن مەرگەمرێنێن خۆ نامرێن مەرگەمرێنێن خۆ نامرێن
القرآن لسر شقان خباطكان بدرويان وحسدي جنوجيان وناماني دقير كران وناماني كسينران وناماني دیکتاتوران ونامانی دیکتاتوران. بەڵێ زۆر سپاس هاوڕێکاڵێ بۆ هەستی جوانت سلااوت لێبێت و زۆر سپاس کە لەم بەرنمەیەدا بەشدارن. منی سپاسی ئێوە دەکەم و بۆ ئەم بانگهێشتنتانەوە دەستان خۆش بێت و هیوادارم ئەو سرودیشە هەروواکە ئەوەی تەوزیحتاندا ببوونەی ئەم کارە ساتەی ئەخیرە و بەتایبەت لە ئێرانە بەتایبەت لە سەقز و لە شارەکان سنە و شارەکان تر ئێرانە ئیتفاق کەفکە جەنایەتکار جمهوری ئیسلامی بە ئەو پەڕی درندایەتیە و ڕەحم بە مناڵی مەدرسەیش ناکاتە بەس تەنها ڕێگە ئەوەسە ئەشی شەقام بێ خەڵکی بڕژنە سەقام ناوێ کۆڵ بدەنە بە هەر شێوەی کەوێ مناڵەکانیان بپارێزن ماسک بنە بەردەمیان مناڵەکانیان بێ وەسیلەی حفاظەت بپارێزێننا باوکو دایکەکان ئاگادار بن لە مناڵەکانیان ئەو وەختە بە هەر شێوەیەک ئەوێت ئەمان تەمایانە مەدارس تەحتێڵکەن ئەمان تەمایانە خوێنگار تەحتێڵکەنە مردم بەرەو دوا کەوتوی بوون مردم بۆ نەزانی بوونە هەدەف ئەسڵیان ئەماسە کە مردم وریان نەوەن ئەمانە و تەنها ڕێگە ئەرزم کرد هەر ئەو ڕێگەسە شەقامە ئەشێ مردم هەرچی ڕۆژە لەسەر شەقامە. بەڵێ زۆر سپاس کاکاڵێ بۆ ئەوەی کە ئەم بانکێشتە قبول کرد و بەشدار بوویت لەم بەرنمەیە دووبارە سپاسدانەکەم و با بڕۆینە سەر بەرنمەکەمان و وەکو یەکەم پرسیار ئێوە لە ساڵی 2023 دا کۆمەڵێک بەرهەمی نوێتان لە قاڵبی سیدیەکدا بە ناوی باران بڵاو کردووەتەوە دەکرێت بفەرمونون چەند بەرهەمن و ناوەکانیان چین؟ ئەم بەرهەمانە 8 بەرهەم و 3 مقامە تێکڵاوە کاری ئەرزکەم بە حەزۆرت 8 گۆرانیە کە بە ناو یەکی هەم کۆڵبەرە باسی هەم کۆڵبەرەکە ئەو سرودەوە هەم باسی ئەوزاعی ئیسەی ئێرانە کاتە باسی ئەدامەکە باسی ئەحتیادەکە باسی بێکاریەکە باسی نەداریەکە باسی خۆفرۆشیەکە لەشفرۆشیە کاتە ئەمە هەر تەنها هێن کۆڵبەر نییە وەلەیتر بەناو کۆڵبەرە و چون کۆڕەکەی تکرار دەبێتەوە بەناو کۆڵبەرەوە هەسە گۆرانی دووەمی چی ئەوە سەیانی گۆرانی ئەوڵی ئەبێتە ئەوە یاری بێوەفاس ئەوە شعرەکەی بەشی کی هین عمدەی هین کاک ئەنوەر حسێنە کە بە زەحمەتە فرای کێشاوە بۆ ئەم کارە هەروەها مقامەکەی چی ماڵسا مەولەویە دوای ئەوە بارانە بازە شعرەکەی هین کاک ئەنوەر حسێنە کە ئاهەنگەکانی ئاهەنگ ئەوەڕی کە یاری بێوەفا هین خۆمە ئەم ئاهەنگچێت تێکڵاوە لە هەم فۆلکلۆر و هەم خۆم تەغیراتێکم تیاداگا بەناو باران و شعری ئەم گۆرانیە هین کاک ئەنوەر حسێنە شعری دووەمی سێوەمیشی بازم کچانی کچی سنە و سلێمانی بازم ئەوە شعرەکەی هەرین کاک ئەنوەر حسێنە زەحمەتی فرێ کێشا بوو ئەم یعنی بەرهەم هێنانی ئەم سێدیە لەبەر شعریەوە سێوەمیچی ئەو گۆرانی فۆلکلۆرە کە با تەغیراتێکە و کە من داگمە حاڵی تەس ئەوانە هەن بە ئیزافەی ئیتر سۆزە هەی سۆزە ئەو وەختە
یاری بێوەفا ئەوانش شعر ئەممانە ینی شعری بەناو تەمەنا کە شعری مامۆسا خۆلە شعر مامۆسا وەفاییە ئێستا بەکاربریاگە لەناو ئەم بەرهەمانە کە دانەدانە ئێوە چەندانێک شعر فولکلۆریشی تیا هەست. بەڵێ کاکاڵێ چلۆنایەتی بەرهەمهاتنی ئەم سیدیە بە شێوازێک بووە؟ شێوازەکەی ئەوەسە کە زۆربەی هەم تێکڵاوە موزیکە غەربی بووگەوە هەم تێکڵاو موزیک شەرقیە تۆجە فەرمووی یعنی ئاهەنگەکانی مەسڵ بۆ هینەکەی موسیق غەربی بەکاربریاگە بۆ ئەم ناو کۆڵبەرە بەناو کۆڵبەر هەست موسیقە و هەم بازە شوێنگەری کە تێکڵاوە هەم لە موزیکی شەرقی و هەم لە موزیکی غەربی بەتایبەت موزیکی شەرقی زۆربەی بەکاربریاگە. بەڵێ تێکستی بەرهەمەکان چۆن هەڵبژێردراون و هەر وەکو خۆشتان ئاماژەتان بێکرد بەڵام دیارەکە پێمان خۆشە زیاتر بۆمان بدوێنە سەر ئەوەیە کە تێکستەکان چۆن هەڵبژێردراون بەرهەمی کام یەک لە شاعرەکانن؟ ئەوە ئەرزم کرد شعری کاک ئەنوەر حسێنە سێ دانەی و لە بازە شوێنیش لە حەسەبووەسە 4 دانە لە شعرەکانی من ئیسفادەم کردگە و هەم بەشێکی هەم لە فۆلکلۆر ئیسفادەم کردگە و هەم لە مامۆسا ئەخۆل بە ناو شعری تەمەنا مامۆسا ئەخۆل ئەوە بە ناو شعری تەمەنا دوای ئەوە شعر مامۆسا وەفاییە حاڵی تێز ئەوانە ئیسفادە کردیاگە ئەمانە لەم شاعرگەلە ئیسفادە کردیا بە ئیزافەی گۆرانیگەلی کە باو بووگە یعنی شاعرگەلی کە باو بووگە لە گۆرانیەکانە ئیسفادەم لێ کرد. بڵێ کاکاڵێ ئەگەر بکرێ یەکێک لە بەرهەمەکانی سیدیە تازەکەتان پێشکەش بە بینەران بکەن. باشە بەسەر چاو کۆڵێ پڕ لە کۆڵەوەری کۆڵێ پڕ لە کۆڵەوەری ژینێ چەماو لە ژێرباری ڕێگای پڕ لە مین و تیر پشتی خولقاو بوو کۆڕبەری جەنایە چەندە ئاسانە پڕ گیرفانێ نانی برسی منداڵانی کوورەخانە منداڵانی خیابانە پڕ کارتۆنی خەوی شکاو پڕ کراسێ پیاوی ڕووخاو ئەسمان لێفێکی بێکار معتادێ لە نەفەس جێماو هەر شەو گریان پڕ بە باوش بوونی چەندین پیاوی سەرخۆش مشتێ پارە پڕ لە جنێ و لەشفرۆشێکی چارە ڕەش ئاخ سەری سەودای نادیارە دنیا خەوتوو ئەو بێدارە پڕە لە هاواری خنکاو سەری وەک فەرزاد ئامادەی سێدارە ژیان لێرە زۆر گرانە تەنیا مەرگە کە هەرزانە جۆغرافیاکی ژێر چەپۆک ئەمە خاکی کوردستانە. کۆڵێ پڕ لە کۆڵاوەری ژینێ چەماو لە ژێربارێ ڕێگای پڕ لە مین و تێ پشتێ خولقاو بوو کۆڵبەری جەنایە چەندە ئاسانە جەنایە چەندە ئاسانە گیرفانێ نانی بەرسی منداڵانی کوورەخانە منداڵانی خیابانە
كلا كلا وري جيت مولا الباري رقايت اللامينوتي اشتيق القلب قرباني اشتيق القلب قرباني القرباني نعي برسي من دالاني كورا خانا من دالاني كيابانا فكرتني خريش الدار الكلاسي بلاوي روخا من بيتي بكار مقابلانا فاطمة أشتاق اليوم بالضبابر بوني چندین پیاوی سرخوش مثل پارا لجنه لشکر و شکی تارارا هر سودیان بالضبابر بونی چندین پیاوی سرخوش مثل پارا لجنه لشکر و شکی تارارا كلا كلا وري جيت مولا الباري رقايت اللامينوتي اشتيق القلب قرباني اشتيق القلب قرباني ثنايا تندار سنة ثنايا تندار سنة الفاني برسي من دالاني كورة خانا من دالاني خيابانا سري السوداء ناديانا دنيا خوتو أو بدارا يعلنا شكرانا ثانية مرياك هزانا كل نهاري خلقا ودي وفر زادا آمادي دلالا جغرافيا جيل سابو أما خاكي كردستانا أما خاكي كردستانا زۆر سپاس هاوڕێ کاڵێ دەنگتان نەلەرزێ دیارەکە نۆسخەی گلاسیدەکەتان بەلای ئێمەوە هەیە کاک کاڵێ لەبارەی کۆڵبەر بۆمان بدوێن کۆڵبەر تێکستی هۆنراوەیەکەیە کاری میوزیکەکە کێ کردوویەتی بەڵێ ئەمە هەر کاری موزیکەکەی تێکسەکەی هین بەڕێز حەمید شەریفیە کاک حەمید ڕەفیقی خۆشەویستمانە تێکسەکەی هین ئەوە ئاهەنگەکەی ئاهەنگ خۆمە موزیکەکەیی مامۆستا عومەر داینیاگە یانێ موزیکەکەی ئەوان کاریان کردگە لەسەری وەلی ئاهەنگەکەی ئاهەنگ خۆمە شعرەکەی چی هین بەڕێز حەمید شەریفیە بڵێ کاک کاڵێ بۆ بەرهەمهێنان و تۆمارکردنی گۆرانی یان سرودێک کۆمەڵێک ئامادەکاری پێویستە دەبێ کەس یا کەسانێک یان گروپێکی میوزیک هاوکاریت بکەن کێ کاری موسیقای ئەم بەرهەمەی بەگشتی کردووە هەر ئەوە لە ناو تکسەکەیە هەست مامۆستا عومەر و ئەوان مامۆستا عومەر
كمشهورة ب مامۆستا عومەر چەلۆ عمر عەبدوڵڵا چەلۆ بڵێ بەڵێ ئەو بەرپرسی گروهەکەی کردگا بەناو گروهی هی ئەوەی سەمنێنەکەی نییە بەردەستمانە تۆها لە بەردەستا بەناو گروهی لاڤە شتێک ئاوەسە ستودیۆ لاڤە ئستریۆ لاوە ئەوان کردی گیانە کە جەماعەتەکەی تۆ ئەتوانی ناوەکانیشیان بخوێنیتەوە کەوانە کێن ناگەر لە بەردەستا بێتەوە ئیتر بەڵێ لەسەر سیدەکەتان ئاماژە بە ناوی ژەنیارەکان کراوە عادڵ حەسەن پێشەوە عوسمان ئێبراهیم نەجمەدین عومەر عەبدوڵڵا کورس ئاشتی عارف تۆمارکردنیشی کە بۆ ستودیۆ لاڤە باشە دەستە من دەستخۆشیان یەکەم لێرەوە دەستیان خۆش بێ زۆر سپاسیانەکەم مەمنونم لیان زەحمەتیان کێشاوە خۆش بن بەڵێ کاک کاڵێ با کامگەیاندنی بەرهەمێکی هۆنەری هەزینە و تێچووی هەیە کێ پاڵپشت بوو سپۆنسەری کارەکانت بۆ پاڵپشت من هەرەوە عەرزم کرد کە کاکە ئەنوەر حسێن بەشە ئەمدەیەکی پاڵپشت بووگە و قسمەتێکیشی خۆم بە قەرزکردن لە بانک توانیگمە هەزینەی کرد تۆزێ هەزینەی ئەو هێنە ئامادەکەمە بۆ بەرهەمهێنانی ئەمانە چون ئەمە نزیک شاید 6,000 دلاری تێچووگە فقط هەر ئەمانە بێچکە ئەوەی کە چاپ و تەکسیرەکەی ئەوەی چە هەزینێکی فرەی هەڵگرگە بەڵێ کاکاڵێ دووبارە داواکاریم هەیە پێمان خۆشە یەکێکی تر لە بەرهەمەکانی نێو ئەم سیدێتان پێشکەش بە بینەران بکەن باشە بەسەر چاو دەست و چاوتان خۆش بێت ناركيد بدون ليل 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 لدونيش شوي كوري نافي الشيش بنيشي مضيان صراخ الشروق بقرني شان كسمالي دماتي استشقالوا داي وفجران فمزرعي قوني منجي شوان استشقالوا مسي بادات فمزرعي قوني الكناسات فمزرعي قوني يجحنا ساتر خد يا ريمي هل خد يا ريمي هل خد يا راكي وفاداريمي هل خد يا راكي وفاداريمي
جان لگلتم دور بیانیزی چنگرینگه بوم استن فیالی دوری تو آجین نتوان هنده تنیا دور بیرم تنیا دور بیرم تنیا دور بیرم هر خود یارمی هر خود یارمی هر خود یارکی وفادارمی استشل وادای مستی باداتم تامد روی بونی یک تناساتم استشل وادای مستی باداتم تامد روی بونی یک تناساتم تامد روی بونی یک ناساتم هر خود یارمی هر خود یارمی هر خود یارکی وفادارمی بەڵێ هاوڕێکاڵێ دەنگتان نەلەرزێ بەرهەمی ئالوودە مەقامە مەولەوی و هۆنراوەی کاک ئەنوەر حسێن بازگەر کاکاڵێ بە زوانی هۆرامی نووسراوە شنەفتم دوور بە لەیل زۆرکە مشەن دیشوار باڵێ نەونەما مشەن هەنارەکەی در پڕ لە جانەش ئێش پێشیای کوورەی نارێ عشقی وێش بە مەودای موژگان سۆراخش کەر و وەگەرمی نیشان دەماخش دەرو لەبارەی ئەمە زیاتر بۆمان بدوێن عەرزم کرد لە هەورەمانە ئەگەر بزانن دەرمان هەڵامەت هەورامی ئێژن پێ زوکام سۆرانی ئێژن پێ هەڵامەت دەرمان هەڵامەت و یا زوکام هەنارە هەنار تێرێن ئەیکەنە ژێر بوڵەمەڕە بوڵەمەڕ یعنی بوڵ و ئاگر وەختی ئەم هەنارە لەژێر بوڵەمەڕە و تولید گازەکە ئەمجا تێ کونەیەکی تێکەن کونێکی تێکەنە کونێکی تێکەنە ئەو کونە ئەو هەنارە ئەگرنە بەر لوتەوە بەر کەپووە لە بازە شوێناژین کەپوو بەر لوتەوە کە دەرمانێکی سروشتی هەم تەسیر زۆری هەم و هەم زۆر بە زوویش خاسە بێتەوە جا ئیسە مەولەوی بێت و دۆسەکەی ڕەفیقەکەی خۆشەویستەکەی هەڵامەتی گردوێ جا ئەو تێ چاکە مەسڵەن دڵ خۆی تەشبیهەکە بۆ هەنارە دڵ خۆی تەشبیهەکە بۆ هەنارە و ئیژێ شنەفتم دووروا لەیل زوکامشن دشواری باڵای نەونەما مشەن هەنارەکەی دڵ پڕ لە دانەی ئێش پیشیای کوورەی ناری عشقی وێش ژیر لە عشق توام دڵ خۆی تەشبیهەکە بەوە و ئەیژیر لە عشق توا خەریکە هەڵەقوڵێ بێ جائیزە تو ئەم دڵە بە چە کونیکەیتە بە نیشی مژگان سوراخش کەرۆ بە نیش مژگان کونایکە بە گەرمی نیشان دەماخی کەرەوە تۆ چاکە بیتەوە بدەیت تەسویرێک کە مەسڵ مامۆستا مۆلەوی لە شەعر ئەهەسی کەم شاعر هەست فرەتری لە سروشت ئیسفادەی کردگە لە تەبیعەت ئیسفادەی کردگە بۆ ئەدای شەعر بەڵێ زۆر سپاس ئێرتباتی لەگەڵ شعرەکەی هۆنراوەکەی کاک ئەنوەر حسێن بازگەریش بۆمان باسکەن بەڵێ ئەوەش عەرزم کردا ئیتر من ئەو هۆنراوەمە پێ خۆش بوو یعنی کاک ئەنوەر حسێن من هەروە قبلش بازم کردگە هۆنراوەیەک ئەگەر
حست بمگری احساس بمگری ئاهەنگی لەسەردانمە ئیتر ئەو ئاهەنگیچە بەدڵم بوو یعنی ئەو شعر بەڕێز کاک ئەنوەر حسێنە برای خۆشەویستم کە ئاهەنگکەی شعرەکەیم بەدڵ بوو و ئەو ئاهەنگمە لەگەڵ ئەم مقامە مامۆستا مەولەویە دانیا بەڵێ دەست و شاوتان خۆش بێت زۆر سپاس کاک کاڵێ هەر وەک ئاگادارن شۆڕەشێکی گەورە و جەماوەری دوای کوژرانی حکوومەتی ژینە ئەمینی لە کوردستان و ئێراندا کەوتە ڕێ ئەم ئاخێزە کاریگەری زۆری لەسەر لایەنە جۆرا و جۆرەکانی کۆمەڵ لەوانە با بڵین لەسەر هونەر و ئەدەبیات هەبوو خۆتان چۆن دەڕوان لە ئەم شۆڕەشە بەگشتی و تا ئێستا چیتان کردووە لەو پێناوەدا من تایسە لەو شۆڕشە و لەو پساتە و شۆڕشی ژینا دەشی پێکردگە تا ئیسە 6 تانە سرودم دانیاگە ئەوە نمونە ئیسە دوانی خوێنیا ئەسکەم ژینا ئەسکەم بۆ سرودێ بە زوانە کە ڕەفیقگەل کرماشان باسییان کردگە وتیان بۆچی فلانە کەس بە زاراوەی کرماشانی وتومە تقریبا 6 سرود تا ئیسە من خلاصە هەر مناسبەیەکیش بووگە ئەمانە جیالەوە کە سرودەینەکان خیابان خۆرەوشاوە ئەمانە کە هەمیشە کاریگەر بووگە ئەم سرودانە لە خیابانە و هەر مناسبەیەکیش بووگە لە ئوروپا هەر هەفتە وەختوا بووگە لە هەفتە 2 جار من چووگم بۆ مەراسم و بەشداریم کردگە و خلاصە کاری هونەری خۆم بۆ پشتیوانی کردن لە شۆڕشی ژینا بە ئەنجام گەیانگە هاوڕێ کاڵێ جەنابتان کەسێکی بە ئەزمونن لە بواری سرود بێژیدا بارودۆخی کاری هونەری لە کوردستان بەگشتی و بەشی بەرهەم هاتنی سرود چۆن دەبینن؟ کەمدا پێش کریاگە وەری ئەوە وا فرای بەرجەستە بێ کەم بووگە چون ئەو شۆڕشە وا ئیسە کەفکە ڕێگا بەناو شۆڕشی ژینا ئەبێ فرە ئەهمیەت فرەتری پێ بدرگێ هونەرمەندان بەتایبەت دەم ساحە حاڵی تەس ئەبێ ئەهمیەت زۆری پێبەنا پشتیوانیکەن بتوانن کارگەل هونەری خۆیان لەگەڵ ئەم شۆڕشی ژینا گرێ بنە و بتوانن تەقویەتیکەن بتوانن هان بن هونەرمەندانی تر بتوان بێنە ساحە و خلاصە وەست ئەم مەردمە ئەزانن کە جەنایەتکارگەلێک ئەڵعان هانە سەر حکوومەتەوە کە ڕازی نین بە هیچ وەش سانیەی عەقەب نشینی کەنات بەس توش وەزیفەتە ئەشی ئەوەی کە ئەرکی وەک هونەرمەندێکی ئەگەر ئیحساس مەسئولیەتێکی نسبەت بە خەڵکەکەت هەر کەسی ئیحساس مەسئولیەت نسبەت بە خەڵکەکە وەزیفەیە کە ئەشی پشتیوانی کە لەباری هونەریەوە بە سرود بێ بە هۆنراوە بێ بە شەعر بێ بە تابلۆ بێت هونەر فقط تەنها سرود و گۆرانی نییە تابلۆ هەزفرە تابلۆگە لە سزی کێشین ئەمانە دانێ وەک تۆماس ساڵحی ئەیسە بۆ پەڕی فەداکاریە و باوەڕ ناکەم نەزیری بوێت تا ئیسە لە دنیا دەنگی داسەوە بەتایبەت لە حەرەکەت گەلە نەترسانە کردیە یان فیدایانە کردیە من تا دنیاس مەمنون ئەو ئینسانە شەریفمە بەڵێ هاوڕێ کاڵێ وەک ئەنجامێکی کارای کۆڕی بانگەواز چۆن سەری ئەو قۆناغە دەکەن و نرخ و بایەخی ئەو بەرهەمانەی لەو سەردەمەدا خۆڵقاون چۆن هەڵدەسەنگێنن؟ بن ئەو سەردەمە فعال بوو بانگگووری بانگەویسە بانگگووری هەیە بەناو بانگگووری بانگەواز وجودی نییە شەرکیزی پەراکەندەش ئەو وەختە ئێمە هاتین کۆڕێکی یادی بەخێر دکتەر جعفەر مابوو هات بتی بەنی کاک کاڵێ ئێستا کاک ناسر و ئەوان ناتونە دەرەو من وتی بڕۆ وەسایل بزانە چی مانگەرەکە
تهیە بکە لە سلێمانیە وەسایل موزیک و شتە گیتار و ئەلسام بەهزورە ئاکاردن و کلارنێت و وەسایلگەر موزیک گیتار و ڤیالۆن و ئەمانە تەیمیامان کرد و هاتینەوە وتر ئەوانیش دوایە هاتنە دەرێ ئێمە تسمیم واگیریە کە حاڵی سکۆڕی بەناو کۆڕی بانگەواز بەوجود بێ کە کارایی زۆری بوو ئێمە زەر باوەڕەکە چەند ساڵ و نیمێکینە بەردا نزیک چەندین ئەو وەختە دەورەی کاست بوو چەندین کاستمان زەبت کرد کۆڕی بانگەواز کە بریتی بوو لە کافری برز کە بەرپرسی گوری بانگەوازەکە بوو یانێ کاک ناسر کاک نەجمە کاک ڕەزا یوسفی یادی بەخێر ئەو کوڕە ئەمیرە شەهید بوو کاک سابر محەممەدی ئەندامی کارای واقعان تیپەکە بوو مامۆستا مەجید خەڵکی شەقڵاوا بوو کاوەی خۆمان ئیسا وەختە منداڵ بوو وەلی بە ئێستادادێ فرەوە هاتمەیانەویش بەشدار بوو لە ماوەی کە هەست تەسویرەکانی هەیە ئەمانەی تر فعالیت گەلێک کریا کە واقعان دەنگدانەوەیکی تەسیری فرە باش بوو لە هەم لە ڕۆژهەڵات هەم لە باشوورە و هەم لە باکوور و ڕۆژئاوایشە زۆر تاسیری بوو ئەو سرودانە و ئەو ئاهەنگەلە کە زەبتە کریا گۆرانی گەلە کارایکی باشی بوو هەر کەسی هاتە دەرەوە هەندەران هەر کەسی بۆ خۆی خەریک فعالیت بووگە شتێک بەناو بانگەواز وجودی نیە لەعان یانێ سابت بێتی تۆ لەسەری کارکی بژیەوە گوری موزیک بانگەوازە من نەچم بەیەک و کارکی بەڵێ هاوڕێ کاڵێ زۆر سپاس من پرسیارێکم نەماوە ئەگەر لە کۆتاییدا دەتانەوەی ئاماژە بە شتێکی ناموتراو بکەن یا شتێکە لە تولی بەرنامەکە ئاماژەتان پێ نەکردووە بفەرمونون بەرێو ئەوە ئەرزم کرد لەو باسا بووینە کە ئەبێ هونەرمەندان چالاک بن داوایان لێکەم پشتیوانی خورس و قایمکەن لەم شۆڕشی ژینە من قسە باشێکم نەماگۆ سپاسی ئێوەی شەکەم زۆر مەمنون تەشەکورتان لێکەم سپاس بۆ بەشداریتان کاکاڵێ بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆن و بەرنامەی دیدار بەم شێوەیە گەیشتنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان زۆر سپاس کە بینەرمان بوون بە ژیانێکی پڕ لە کامێنەتیان دەسپێرم ماڵاوە